سڵاوتان لێبێ بەڕێزان، هەینیتان باش. خۆشحاڵین لە ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە لە هەینێکی تر بۆ خستنەڕووی پوختەیەکی تری کتێب کە بۆ ئەم هەفتەیە بۆ 32هەمین هەینی لەسەر یەک کتێبێکتان پێشکەش دەکەین کە ناونیشانەکەی بە ئینگلیزی وەک لە سەر شاشەکە دیارە Speak Less Influence More، واتە کەمتر قسە بکە و زۆرتر کاریگەریت هەبێ. ئەم کتێبە بەڕاستی کتێبێکی زۆر بەسوودە. کاتێک گوێمان لێگرت پێمان وابوو ئێوەی بەڕێزیش سوودی لێ دەمێنن، چونکە وەکو گەشتێکە، وەکو ڕێبەرێکە بۆ ئەوەی ئێمە بتوانین باشتر پەیوەندی لەگەڵ خۆمان دروست بکەین، لەگەڵ دەوروبەریشمان دروست بکەین و کاریگەریش بنوێنین لە ڕێگای هەندێک جار بێدەنگبوون، هەروەها لە ڕێگای قسەکردنێکی پاش بیرکردنەوە، هەروەها بە کۆنتڕۆڵکردن و وەرگرتنی جڵەوی هەست و سۆزەکانی خۆشمان. وەک دەزانن لەم جیهانەی ئەمڕۆ کە پڕە لە دەنگەدەنگ و ژاوەژاو، ئێمە ناتوانین تەنها بە دەنگ بەرزکردنەوە کاریگەری ڕاستەقینەی خۆمان بنوێنین، بەڵکو دەبێت جەخت لە سەنگ و بەهای وجود و بوونی خۆمان بکەینەوە. کاتێککە ئێمە زیاتر سەرنج دەدەین، کاتێک ئەمە قوڵتر گوێ دەگرین، کاتێک ئێمە قسە دەکەین تەنها ئەو کاتانەی کە پێویستن و گرنگن و بیستراو دەبن، ئێمە بەو شێوەیە وەکو وایە تۆ دەسەڵات و هێزێک بۆ خۆت دروست بکەی کە وا دەکا لە کەسانی بەرامبەر هەم گوێت بۆ بگرن، هەم ڕێزت بگرن، هەم متمانەشت پێ بکەن. لەم کتێبەدا باس لە چەند خاڵێکی گرنگ کراوە کە هەوڵ دەدەین بە کورتی بۆ ئێوەی بەڕێزیان بخەینە ڕوو. ئەوانیش یەکەم بەشی کتێبەکە تەرخان کراوە بۆ خاڵێکی زۆر گرنگ کە ئەویش دەڵێ بوەستە لە قسەکردن و دەست بە سەرنجدان بکە. کاریگەری کەی دەست پێ دەکا؟ ئەو کاتەی کە تۆ دەست دەکەی بە وەرگرتنی سەرنج یان سەرنجدان، نەک بە کاتی قسەکردن. کاتێک کە تۆ سەرنج دەدەیە زمانی جەستە و ئەو وزەی کە هێز لەوێدا هەیە، ئەوە تۆ بەو شێوەیە تێگەیشتنێکی باشتر لە دەوروبەر و لە ژینگەکە بەدەست دەهێنی کە ئەمەش دەبێتە هۆی باشتر تێگەیشتن لە خەڵکەکانی ئەوێ، لەو کەسانەی کە لەو ژینگەی تۆدان. بۆیە بە کورتی لەم چاپتەرەدا دەڵێ، لەم بەشەدا دەڵێ تۆ ناتوانی کاریگەری لەسەر کەسێک دروست بکەی کە تێی نەگەی، ناتوانی کاریگەری لەسەر شتێک دروست بکەی کە تێی نەگەی. واتە سەرەتا تێگەیشتنە، ئینجا دروستکردنی کاریگەری، ئەویش بەوەی کە تۆ بوەستی لە قسەکردن و دەست بکەی بە سەرنجدان. بەشی دووەمی کتێبەکە تەرخان کراوە بۆ وتان و پشوو و بێدەنگی پێشەوەی قسە بکەیت. کاتێک کە تۆ بێدەنگ دەبی بۆ ساتێک پێشەوەی قسە بکەی، وەکو وەیەک تۆ کۆنتڕۆڵی ئامرازی کۆنتڕۆلەکە لە دەست خۆت دابێ. تۆ بەم وتانە کورتە، بەم وەستانە کورتەی پێش قسەکردن هەڵدەستی بە ڕێکخستنەوەی کاردانەوەکانت، هەڵدەستی بە بیرکردنەوە لە هەڵبژاردننی وشەکانت و بەو مەبەستەی کە تۆ بێی پردێکی پەیوەندی یان پردێک بەرەو کاریگەری لەسەر دەوروبەر دروست بکەیت. وتان یان وەستانی کورتی پێش قسەکردن ئەو ساتەیە کە تۆ دەبێ بە وشیاریەوە هەنگاوەکانت بیری لێ بکەیەوە و بەرەو ئەو ئامانجە بتبا کە مەبەست. لە بەشی سێیەمدا دەڵێ پێویستە بۆ ئەوەی کاریگەر بین، کاریگەریمان زیاتر بێ، ئێمە دەبێ دەسەڵات بەدەستبێنین. بۆ ئەوەی دەسەڵاتێک بەدەستبێنین پێویستە گوێگر بین، کەواتە دروستکردن و بنیادنانی دەسەڵات لە ڕێگای گوێگرتنەوە یەکێکە لە هەنگاوەکانی تری چۆن بتوانین قسە کەمتر بکەین، کاریگەریمان
زیاتر بێ. کە باسی سەرکردایەتی ڕاستەقینە دەکەین ئەوە نییە کە تۆ هەموو وەڵامەکانت لەلا بێ، هەموو جوابەکان بزانی و چارەسەری هەموو کێشەیەکت پێبێ. نەخێر، بەڵکو ئەوەیە کە تۆ چۆن وا لە بەرامبەر دەکەی کە هەست بکە گوێ لێگیراوە، هەست بکە قسەکانی بۆ کەسێک دەکات کە بە سەرنجەوە گوێی دەگرێت. بۆیە خەڵکێک بە دوای تۆ ناکەون لەبەرەوەی تۆ زۆربەی کات قسە دەکەی، بەڵکو بە دوای تۆ دەکەون ئەو کاتێک کە هەست دەکەن تۆ گوێیان لێ دەگری، کە هەست دەکەن تۆ لێیان تێدەگەی. بەشی چوارەم زۆر گرنگی بەوە دەدا چۆنیەتی هەڵبژاردننی وشەکان، وشەی گونجاو بەپێی ئەو کەسەی کە لە دەوروبەرتە، بەپێی ئەو ژینگەی تێدای. بۆیە وردبوون یاتە دەقیق بوون لە قسەکردن زۆر گرنگە. تۆ نابێ بە زمانە قسە بکەی بەتاڵ بێ، شتی تێدا نەبێ، بەڵکو بە زمانێک قسە بکە کە هەم سادە بێ کە هەم پەیامەکەشت زۆر بە ئاسانتر بگەێنێ بەگوێی دەوروبەردە. چونکە لەم دنیا ژاوەژاو و دەنگە ئێستا ئەو سەردەمەدا خەڵک ئەوەی لەبێر نامێنێ کە تۆ چی دەڵێی، بەڵکو ئەوەی لەبیر دەمێنێ کە تۆ وای لێ دەکەی چه هەستێکی هەبێ لەو کاتەی لەگەڵ تۆدایە. واتە وشەکانت هەندە گرنگ نین هێندەی ئەوەی کە تۆ بەو گفتوگۆ و دواندن و بوونەت لەوێدا چه هەستێک دروست دەکەی بۆ بەرامبەرەکە. بەشی پێنجەم بە گرنگیەوە باس لە چۆنێتی وەرگرتنی جڵەوی هەستەکانت دەکا. هەر کاتێک هەستەکانت دەستەمۆ کرد، جڵەوگیر کرد، ئەو کاتە تۆ کۆنتڕۆڵی ژوورەکەش دەکەی و کاریگەریشت بە ئاسانتر بڵاو دەبێتەوە. کاتێک کە تۆ کار لەسەر ڕێکخستنی لایەنی سۆزداری و سۆزەکی خۆت دەکەی، وەکوێ تۆ تۆنی قسەکردنەکە هەڵبژێری، تۆ ژوورەکە و تۆ گفتوگۆیەکە بەڕێوە ببێت. کاتێک کە تۆ هێمن دەمێنیتەوە لەو کاتەی کە فەوزا دروست دەبێت، لەو کاتێک کە دەنگەدەنگ دروست دەبێت، ئەوە وا دەکەی خەڵک هەمووی چاوی لە تۆ بێ، خەڵک هەمووی گوێ لە تۆ بگرێت، چونکە تۆ جڵەوی هەستەکانت لە دەستی خۆتدایە. کاتێک کە تۆ خۆت کۆنتڕۆڵ دەکەی، تۆ تەنها کۆنتڕۆڵی ژوورەکە ناکەی، بەڵکو دەبیتە بەو هێزە نەرمەی کە ژوورەکە ئاراستە دەکا، کە ژوورەکە هەمووی چاوی تێدەبڕێ. بۆیە کۆنتڕۆڵکردن و جڵەوگیرکردنی هەستەکانت یەکسانە بە کۆنتڕۆڵکردن و ئاراستەکردنی گفتوگۆ و جەوی ژوورەکەش. بەشێکی تری کتێبەکە تەرخان کراوە بۆ ئەوەی کە چۆن دەتوانین لە کاتی ململانێدا کەمتر قسە بکەین. واتە هونەرێکێ، هونەری قسەکردنی کەمتر لە کاتی گفتوگۆ و ڕاجیاییدا. کاتێک کە تۆ ململانەیەک دەبینی لە کاتی گفتوگۆ یان لە کاتی دانیشتنێک، هەوڵ بدە خۆت بە دوور بگرە لە بەرزکردنەوەی ئاستی ئەو ململانەیە، بەوەی کە بێدەنگ بی بۆ ماوەیەکی کەم، یان وەڵامەکانت کورت و پوخت بن. لە کاتی ململانێ و دەنگەدەنگ و دەمەقاڵی و ڕاجیاییدا ئەو کەسەی کە قسە کەمتر دەکا هێزی زیاتر لەلا دەبێت. بۆیە زۆر گرنگە فێری ئەو هونەرە بین کە لە کاتی ململانێدا کەمتر قسە بکەین، بۆی ئێمە زیاتر زاڵ بین بەسەر تۆنەکەم. بەشێکی تری کتێبەکە بە جوانی باس لەوە دەکات کە چۆن ئێمە دەتوانین لە ڕێگای نەک وەڵامەکان بەڵکو لە ڕێگای پرسیارەکانمان ئاراستەی شێوازی بیرکردنەوەی بەرامبەر بکەین. کاتێکە دەتەوێت کاریگەری دروست بکەی، دەتوانی لە ڕێگای پرسیار و ڕوژاندنی پرسیار و پرسی گرنگ ڕێنوێنی ئەو کەسانە بکەی کە بتوانن بە دوای ئەو وەڵامانەدا بگەڕێن کە خۆیان دایانەوێ. نەک تۆ فەرمانیان پێ بکەی، نەخێر، بەڵکو لە ڕێگەی پرسەکانەوە
شێوازی بیرکردنەوەی ئەوان ئاراستە دەکەیت. کاتێک کە کەسێک دەگاتە دەرەنجامێک لە ئەنجامی بیرکردنەوەی خۆیدا، ئەوە زۆر باشتر خاوەندارێتی ئەو دەرەنجامە دەکا کە ڕەنگە لەگەڵ ئەوەی تۆ ژێک بگرێتەوە، بەمەژە تۆ بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ کاریگەری دروست کرد لەسەر ئاراستەکردنی شێوازی بیرکردنەوەی، ببێ ئەوەی ئەو کەسەی بەرامبەر هەست بکات ناچار کراوە بیر بکاتەوە، هەست بکات ناچار کراوە کە بێتە سەر بۆ چۆن و ڕای تۆ. هەوڵ بدە پەیوەندی دروست بکە بەبێ ئەوەی وشە بدرچێن. کاتێک کە تۆ زمانی جەستەت لەبەردەستە، کاتێک کە تۆ چاو و هەموو ئەندامەکانی جەستت لەبەردەستە، ئەوە تۆ دەتوانی بەهۆی بەکارهێنانی ئەوانە بەبێ درکاندنی یەک وشەش هێز و دەسەڵاتی خۆت بسەپێنی، هەروەها پەیامەکەی خۆشت بگەێنی. کاتێک کە تۆ لەناو گفتوگۆیەکی لەناو شوێنێکی کە دەتەوێت کاریگەری دروست بکەی، هەندێک جار بەهێزترین شت کە بیکەی ئەوەیە کە هیچ قسەیەک نەکەی، یان ئەو قسانە بە دەنجی بەرز نەکەی. لە بەشێکی تری کتێبەکە باس لەوە کراوە کە تۆ وەکو کەس چۆن دەتوانی سومعەیەکی وا بۆ خۆت دروست بکەی، بنیاد بنەی کە لە جیاتی تۆ قسە بکە، کەسایەتیەک دروست بکەی کە لە جیاتی تۆ قسە بکە. ئەو کارکتەرەی کە تۆ هەتە، ئەو کردەوانەی پێشووی تۆ وا دەکەن کە تۆ سومعەیەکت بۆ پەیدا بێ کە پێش تۆ قسە دەکا. لە پێشی ئەوەی تۆ قسەکانت بکەی، ئەوان سەیری کەسایەتی تۆ، سەیری کردەوەکانی پێشووی تۆ دەکەن. بۆیە زۆر جار سومعە پێش خۆت قسە دەکا بۆ تۆ. ناتوانێ تەنها بە قسەکردن وای لێ بکەی خەڵک ڕێزت بگرێ، بەڵکو تۆ دەبێ ڕێز بەدەست بهێنی لە ڕێگای ئەو کردارانەی کە پێشوو کردوتە. لە بەشی دەیەمی کتێبەکەدا باس لەوە دەکا ئەگەر بتەوێ کەمتر قسە بکەی و زۆرتر کاریگەریت هەبێ، دەبێ فێری ئەوە بی کە چۆن ئەو شوێنە بەجێ دێڵی یان چیتر لەو شوێنە نامینێەوە. کاریگەری ڕاستەقینە کاتێک دەست پێ دەکا کە تۆ زانیت چ جەنگێک واز لێ بینی بۆ ئەوەی تۆ ئاسوودەبی و هێزەکەی خۆشت بپارێزی، کاتە دەبێ بەجێ بهێڵی ئەو شوێنە یان ئەو جەنگە یان ئەو دەمەقاڵی و مشتومڕ و گفتوگۆیە ناکامە. هەندێک جار کاریگەرترین جوڵە ئەوەیە کە تۆ هیچ نەڵێی، هیچ نەکەی، تەنها واز بێنی و شوێنەکە بەجێ بێڵی. ئەمە گرنگترین پەیامە کە دەتوانی تۆ بە بەرامبەری بدەی و کاریگەری خۆشت بەجێ بێڵی لەو شوێنە. لە بەشێکی تر باس لەوە دەکرێت کە کاتێک قسەش دەکەی، قسە مەکە بۆ ئەوەی خەڵکانی دەوروبەر سەرسام بکەی، بەڵکو قسە بکە بۆ ئەوەی ئیلهامیان پێ ببەخشی. تۆ هەوڵ بدە فۆکەسی کەسی خۆت، ئیگۆی خۆت بگۆڕە بۆ کاریگەری. کە دەڵێن ئیلهام بەخشین، واتە تۆ خزمەتی کەسانی تر دەکەی، نەک تەنها ژیری خۆت، دانایی خۆت پیشانی ئەوان بدەیت. بەم شێوەیە دەتوانی کاریگەریت زیاتر بێ. خەڵک زۆر گرنگی نادەن بەوەی کە تۆ چەندە زانای، چەند دەزانی، بەڵکو گرنگی زیاتر بەوە دەدەن کە تۆ چەندە بایەخیان پێ دەدەیت، چەندە گرنگی بە هەستەکانیان دەدەیت و چەندە بۆ خزمەتی ئەوانیش کار دەکەیت. بەشی 12 تەرخان کراوە بۆ کات. گرنگی کات لەو کاتێک کە دەتەوێ کاریگەری بنوێنی. کاتێک کە تۆ دەتەوێت بە شێوەیەکی کاریگەر پەیوەندیەکانت دروست بکەی، پێویستت بە گەیاندنی پەیامەکانتە. بەڵام بۆ ئەوەی پەیامەکانت کاریگەر بن، دەبێت کات و ساتی گونجاو هەڵبژێری بۆی ئەو پەیامانە بگەێنی. چونکە هەر ئەوە نییە کە تۆ چی دەڵێی گرنگ بێ، بەڵکو چۆن دەیڵێی لەوەش گرنگتر کەی دەیڵێی، کەی ئەو شانە دەڵێی
ئەوانە گرنگن بۆیە کاتبەندی لە کاریگەریدا کۆڵگەیەکی زۆر زۆر گرنگە. لە بەشەکانی پێش کۆتایی نووسەری کتێبەکە باس لە چۆنێتی بنیادنانی بڕوا بەخۆبوون و متمانە بەخۆبوون دەکا بە شێوەیەکی هێمنانە. کاتێک کە تۆ باس لە دروستکردن و بنیادنانی متمانە دەکەی ئەوە تەنها لە ڕێگای ڕێزگرتن لە خودی خۆت و دیسیپلینکردنی خودی خۆتەوە دروست دەبێت، چونکە متمانە پێویستی بە سەلماندن نییە، بەڵکو ئەوەیە کە تۆ لەگەڵ خۆت چۆن هەڵسوکەوت دەکەیت. لە بەشی پێش کۆتایی باز لەوە دەکات کە چۆن دەتوانین بەبێ هاوارکردن و بەبێ دەنگ بەرزکردنەوەش سەرکردایەتی بکەین، ڕابەرایەتی بکەین. کاتێک دەڵێن سەرکردایەتی ئەوەیە کە تۆ هێز بە کەسانی تر ببەخشی، هەروەها ببی بە نمونەیەک و پێشەنگێکی جێگیر بۆ ئەوان، نەک بەوەی کە تۆ دەنگت بەرزکەیەوە و فەرمان دەربکەیت، چونکە سەرکردەی ڕاستەقینە زۆر هێمنتر و لەسەر خۆترە. سەرکردەی ڕاستەقینە هیچ کاتێک پێویستیان بە هاوارکردن و دەنگ بەرزکردنەوە نابێت. لە کۆتاییشدا وەکو کتێبەکانی پێشووتریش زۆر گرنگی بە بێدەنجی دراوە، لێگەڕێ با بێدەنجیەکانت قسە بکەن، لێگەڕێ با بێدەنجی و هێمنی قسە لە جیاتی تۆ بکە. کە دەڵێن هێمنی، کە دەڵێن بێدەنجی، ئەوە هەندێک هێز دروست دەکا، هێزی تەرکیز دروست دەکا، هێزێک دروست دەکا کە تۆ لە کۆتاییدا دەتەوێت قسەیەک بکەی کە سەنجی هەبێ، کە بایەخی هەبێ، کە چێشی هەبێ. کە دەڵێن بێدەنجی مەبەستمان تەنها نەبوونی دەنگ نییە، بەڵکو ڕاگەیاندنی پەیامی خۆتە، ڕاگەیاندنی تێڕوانین و بۆچوونی دیدی خۆتە. لە کۆتاییدا بەڕاستی ئەم کتێبە چەندین وانەی زۆر گرنگی تێدایە کە ئەگەر بتەوێ بە کەمتر قسەکردن کاریگەری زیاتر بێ. مەبەستمان لە کاریگەری ئەوە نییە کە تۆ بێ قسە وەکو ئامرازێک بەکاربێنی بۆ جڵەوگیرکردنی کەسانی تر، بەڵکو یەکەم جار لە خۆتەوە دەست پێ دەکا. ئەگەرە تۆ کۆنترۆڵی وشەکانی خۆت کرد، ئەگەرە تۆ کۆنترۆڵی تۆنی قسەکردنی خۆت کرد، ئەگەرە تۆ توانیت بڕیار بدەی کەی و لەکوێدا قسەکانت بکەی و کۆنترۆڵی بێدەنجیەکانی خۆشت بکەی، ئەو بە دڵنیایی و دەسەڵاتێکی هەمیشەیت پێدەدا کە هیچ کات پێویستی بەوە نییە کەسانی تر بێن ئەسنەی بکەن و پشتڕاستی بکەنەوە. کاتێکیش بەرەو پێش دەچی ئەوە بە دڵنیاییەوە دەکرێت ئەو کاتە کاریگەری خۆت ببینی کە بەهای ڕاستەقینەی بدەیتە بەرامبەر، کە گوێ بگری لە بەرامبەر، کەوا بکەی گرنگی بدەی بە هەستی ئەوان لەو کاتەدا، نەک تەنها بە قسەکردنەکانی خۆت. کاتێک کە تۆ بە دەنگێکی هێمن و لە سەرخۆ لە ناو دنیایەکی پڕ دەنگە دەنگ و ژاوەژاودا قسە دەکەی، ئەو بوونەی هێمنەی تۆ هەموو وزە و جەوی کەشی ژوورەکە دەگۆڕێ. بەم شێوەیە تۆ چاوت لەسەر دەبێت، تۆ کاریگەرتر دەبی لەوەی کە هەی. هیوادارین ئەم کتێبە شاوشێوەی کتێبەکانی تر سوودی هەبێ بۆ جێگرانی بەڕێزی مێگامایند پلەس. بۆ 32هەمین هەفتە لە سەریەک لەگەڵ ئێوەی بەڕێز بووین. ئەگەر سوودت بینیوە تکایە تۆش ئەو ڤیدیۆیەکانی پێشتریش شێر بکە لەگەڵ خۆشەویست و ئازیزان و هاوڕێکانت بۆ ئەوانەی سوودمەند بوون. ئەگەر تا ئێستاش لە چەناڵی یوتیوبی مێگامایند پلەس سەبسکرایبت نەکردووە، دەکرێت سەبسکرایب بکەی بۆ ئەوەی سوودمەند بی لە هەموو ڤیدیۆکانی پێشووتر کە زیاتر لە 300 ڤیدیۆیە و لە ڕێگای چەند پلەیلیستێکەوە بە گروپ دانراون بەیەکەوە بۆ کاراسانی زیاتر. هەینێکی شاد بۆ هەموو لایەک لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوو بۆ خستنە ڕووی پوختەی کتێبی تر. کاتێکی خۆش.